دیارە ئەمە هەشتمین ساڵیادی پێشانگای ئاڵوگۆڕی کتێبە دەناوەند و دەستگا و ڕێکخراوەتەیە بەشدارن و سەدان کتێب لەم پێشانگایە بەردەستن بە هەموو بابەتەکانیەوە دیارە خۆی کتێب ڕۆڵ و مانایە بە ژیان ڕۆڵ و مانایە بە تاکەکان هەر لەبەر خاتری ئێمە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری لە پارێزگای هەڵەبجە هەستاوین بە کردنەوەی ئەم پێشانگایە بەو ئامانجەی کە بتوانین گۆشەیەک لە گۆشەکان بۆشایەک لە بۆشایەکانی معریفە لەم شارەیە پڕ بکەینەوە و بەخشینی زۆرترین کتێبە بەو کتێبخانانەی کە هەتاوکە ئێستا ڕەنگە چۆڵ بنیان هێنانە دەرەوەی ئەو کتێبانەی کە وەکو زیندانێک لە ناو کتێبخانەکانە هەن و دیارە ڕەنگە هەندێک کەس ئەو کتێبانەی هەبێت بەڵام نەیخوێندبێتەوە لێرە ئەیهێنێت ئەیگۆڕێتەوە بۆ کتێبانی کە پێویستێتی و ڕەنگە هەندێک کەسیشان ئەو کتێبانەی ئەو ئەبەنیان پێویستیان بەو کتێبانەیە کە لێرە دانراون پێشانگای کتێبەکە یەک ڕۆژەخایانە لە کاتژمێر 9 سەر لە بەیانی هەتاکو 5 سەر لە ئێوارە لەم پێشانگایە تەنها ئاڵوگۆڕ و بەخشینە هەر کەسێک کە دێت دوو کتێب بە دیاری وەرئەگرێت بەبێ ئەوەی کە کتێبدانێ و ئەو کەسانی کە کتێب بهێنن بەعدەدی ئەو کتێبانەی کە هێناوێتی ئەتوانن کتێب بەرنەوە. ئەمڕۆ وەکو بەشدار بوویەک لە پێشانگای بەخشین و ئاڵوگۆڕی کتێبین کە لە پارێزگای هەڵەبجە ساڵانە بەڕێوەچێ ڕاستیەکەی یەکێکە لە چالاکیە ناوازەکانی کە ساڵانە لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ ئەکرێت ئەتوانم بڵێم وەکو خوێنەرێکە کە ئەم چالاکیە قورسایی خۆی هەیە لەبەرەی دووشتمان بیرە خاتەوە یەکەم کە بگەڕینەوە بۆ خوێندن دووهەمیش کە پێمان ئەڵێ وەرە زیاتر بەشدار بە لە خوێندنە ئەو کتێبێک کە ئەم ساڵ خوێندوتەبی هەنە کەسێک کە ئیسفادەی لە کاتۆ دانەیەکی کە بخوێنەرەوە و گرنگیشی لەوایە کە لە سوۆشال میدیا هەنێک دوورمانە خاتەوە بیرمانەهێنێتەوە کە سوۆشال میدیا هەرچەنە ئێستا وەکو نەخۆشیێکی لە هاتووە و مێشک و گیان و کاتی هەمومانی گرتووە پێمانەڵێ وەرە بگەڕێرەوە بۆ سەردەمە ڕاستیەکە کە لە کتێبەوە دەستمان پێکردو دیسان بگەڕێرەوە بۆ ئەوە لەبەرەوەی سوۆشال میدیا شتێکی کاتیە بەڵام کتێبەکە کە تۆ ئەیخوێنیتەوە شتێکت بۆ زیاد دەکات لەسەر ئەوەی کە هەتە بەڵام سوۆشال میدیا خۆمانەزانین کە تەنها شتێکە لە بەرچاوایە بەڵام ئەمە ئەچێتە ناو دڵ و ڕۆح و هەنێجار ناو خوێنیشتەوە ئێتر لەگەڵ تا ئاژین.